گرنگیدان بە پەروەردەی تاک لە ڕووی ڕۆحی و ئەخلاقیەوە و داڕشنەوەی کەسایەتیەکی بەرزی خاوەن معریفە لە بەرنامە و استراتیژی کاری کۆمەڵی ئیسلامی کوردستان تەوەری سەرەکیە و لە دیدی کۆمەڵدا گەشەکردنی هەر کۆمەڵگەیەک و پێشکەوتنی پەیوەستە بە پەروەردەی تاک. ئەم پرۆسەیەشی بەدەستگا و دامەزراوە داعاوی و قوتابخانە شەرعیەکان و ڕێکخراوە قوتابیەکان و سەنتەرەکانی پێگەیاندنی لاوانی خۆی سپاردووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی لە پاڵکاری سیاسی و خەباتە پەرلەمانی و حکومڕانی و مەدەنیەکەیدا پشتیوانیش لە ژمارەیەک ڕێکخراوی مەدەنی و ناوەندی بانخوازی و پەروەردەی و گەنجانە دەکا کە کاری هەریەک لەم ناوەندانە پەروەردەی تاکی کووردە لەسەر بنەمای ئیسلامخوازی و گێڕانەوەی بەهاڕۆحی و ئەخلاقیەکان و پەرەپێدانیان لەناو کۆمەڵگەی کوردستانیدا. لە دیدی کۆمەڵدا پێگەیاندنی نەوەیەکی ڕۆشنبیر و دیندار و دەستپاک بەدیلی سەرەکیە بۆ گۆڕینی واقعی کۆمەڵایەتی و حکومڕانی کۆمەڵگەی ئێمە کە پێشتر لەلایەن ڕژێمی بەعس و لە دوای ڕاپەڕینیش لەلایەن دەسەڵاتی حیزبی هەرێمەوە کار لەسەر تێکدان و بەلاڕێدابردنی کراوە و دەکرێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا ناوەندی هەیە یەکێکە لەو ڕێکخراوە خوێندکاریانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێناو خزمەتکردنی قوتابیان و پەرەپێدانی کەرتی پەروەردە پاڵپشتی دەکا. ڕیزبەندی یەکەمی هەیە لە خزمەتکردنی چینی قوتابیان و پەروەردەکردنیاندا. ناوەندەکانی ئەم ڕێکخراوە بەردەوام خولی پەروەردەی و ڕۆشنبیری و مەدەنی تیاندا بەڕێوە دەچێت و ژمارەیەکی زۆر لە قوتابیان و گەنجان ساڵانە لەم ناوەندانە لە یەکێک لەو بوارانەدا سوودمەند دەبن. لە پاڵەمەشدا کۆمەڵی ئیسلامی پاڵپشتی ژمارەیەک سەنتەری لاوان و پرۆژەی دیکەی پەرەپێدانی مرۆیش دەکات و ئەم خزمەتەش بۆ لاوان و گەنجانی کورد لەسەر جەمشارەکانی کوردستان بە کەرکووکیشەوە بەردەستە. خەڵکێک هاتووە پێش ئەو خەڵک و میلەتە کەوتووە کە بەڕێی خوا و پێغەمبەریدا نابات. وەڵڵاهی ئەرکی ئێمەیە ئێمە ئەم واقعە تێوەڕانەمێنین بەو شێوە لێی نەگەڕێین. لە ڕووی بانگەواز و قوتابخانە شەرعیەکانیشەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەنی ژمارەیە قوتابخانەی شەرعی و دامەزراوەی پەروەردەیی ئیسلامیە کە کار لەسەر زانستەکانی قورئان و فەرموودە و پێگەیاندنی گەنجان و ڕۆشنبیرکردنیان دەکا. بەو زانستە پیرۆزانە و دەیانزانە و بانخواز و مامۆستا لەو سەنتەر و قوتابخانە شەرعیانە خۆبەخشانە خزمەت دەکەن و وانە دەڵێنەوە. یەکێک لە قوتابخانە شەرعیانە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەرە کە لە ساڵی 1997ەوە دامەزراوە و تا ئێستا زیاتر لە 6000 دەرچووی هەیە کە بەشێکی زۆریان لە مزگەوتەکانی کوردستان وەک پێشنێژ و وتارخوێن خزمەت دەکەن و بەشێکی زۆریشیان توانیویانە لە دوای دەرچوونیان بڕوانامەی بەرزتر بەدەستبێنن. سەرەڕای ئەوەش لە سەرتاسەری کوردستاندا 14 قوتابخانەی شەرعی هەیە و لە هەر 6 پۆلەکە نزیکەی 700 قوتابی وانە لە بوارە جیاجیەکانی زانستی ئیسلامیدا دەخوێنن. هاوکات کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتیوانی دەستگایەکی گرنگ و گەورەی وەکو دەستگای ڕۆشنبیری نوری حکمەش دەکا کە تایبەتە بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە سەرتاسەری کوردستاندا 12 لقی هەیە کە زیاتر لە 7400 فێرخواز سەرقاڵی فێربوون و لەبەرکردنی قورئانن و نزیکەی 450 مامۆستا جوانەی تێدا دەڵێنەوە. لەگەڵ هەموو ئەم پرۆژە گەنجانە و پەروەردەی و شەرعیانەشەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێناو خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و گێڕانەوەی کۆمەڵگەی کوردستان بۆ ڕەسەنایەتی ئیسلام گرنگی تایبەتی بەڕاگەیاندنی تایبەتمەندی ئاینی داوە و بۆ ئەم مەبەستەش کەناڵی ئاسمانی بانگەوازی دامەزراندووە جگە لە ژمارەیەک ڕادیۆ وەکو ڕادیۆی سونەت و ڕادیۆی قورئان و ڕادیۆی پەیامی قورئان کە لە بوارەکانی بڵاوکردنەوەی قورئان و فەرموودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کار دەکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا ژمارەیەکی کاریگەرە و لە ساحەی ئیسلامی و شەقامی مسلمانی کوردستانیشدا جێگەی ئومێدا. دەستگا و ناوەند و ڕێکخراوە مەدەنی و قوتابخانە شەرعیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەنها شوێنن کە هەم لە ڕووی معریفی و سیاسی و زانستی و ئەخلاقیەوە پەروەردە دەکرێن هەم لە ڕووی داڕشتن و پێگەیاندنی کەسایەتیشەوە تاکێکی ڕەوشت بەرز و بە جورئەت پێشکەشی کۆمەڵگەکەی خۆیان دەکەن.